لەم بەشی بەرنامەکەیە گفتوگۆ لەگەڵ هونەرمەندێکی ئازیز هونەرمەند سامان بەکرەکەین لە وڵاتی نەرویجەوە کە لەگەڵمانە باز لە نوێترین بەرهەمی خۆیەکە باز لە ئەزمموی کاری هوەری خۆی و هەروەها پرۆژە و پلانی داهاتوویەکە. کاک سامان سڵاوت دەبێ ئەم کاتە و باش. سڵاو لە بەڕێزت بێت. کاک سامان باسێک لە پیرسەرەتا پیرۆزبایی دەکەم بۆ بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی خۆت بە ناوی دڵ بۆ تۆ. باسێکمان لە دڵ بۆ تۆ بۆ بکەیت، چۆن بوو بیرۆکەی ئەمەد بۆ هات کە دڵ بۆ تۆ بڵاو بکەیتەوە کاری لەسەر بکەن و بۆ دڵ بۆ تۆتان هەڵبژاردووەکو ناوی بەرهەمەکە؟ ئەو ئاوازە هونەرمەند تاورەی خۆشەویستم کاگنی هاسابیر تقریبا 2 ساڵەوە بەر بوو ئەو ئاوازەی دامێ کوتی ئەو ئاوازەم لایە و هۆندراوەکشی لەگەڵ هەبوو پێم خۆشە بیکەین بە گۆرانێک بە دەنگی خۆت تۆ بەرهەمەکە تاواکەی. ئیتر منیش دارە خەبوڵم کردو ئاوازەکە لام زۆر خۆش بوو. دام بە برای خۆشەویستم هونەرمەند دیارکەریم لە نەرویج ئەو ئیشی موزیکەی تەواو کرد. ئیتر بوو بۆ گۆرانێکی ئێستا تەواو بوو، بەڵام دڵ بۆ تۆ ڕاستەکەی لە ناو هەندراوەکە کە خوێنمەوە دڵ بۆ تۆم لە هەمووی پێ جوانتر بوو، ینی شتێکی جوان بوو کە ئەوم بۆ هەڵبژار کە ناوی گۆرانێکە بدەم دڵ بۆ تۆ بۆیە کە عاشقان خۆی تێدا ببینەوە لەو گۆرانێدا. دەست خۆش کاک سامانجان. کاک سامان لەگەڵ بەڕێز و لەگەڵ بینەرانە بینەری بەرهەمەکە بین و دواتر لە گفتوگۆکانمان بەردەوام بین. کاک سامان دووبارە سڵاوت لێبێت. پێمان بڵێیت بەرهەمی دڵ بۆ تۆ لەگەڵ بەرهەمەکانی ڕابردووتە چ جیاوازیەکی هەیە؟ بەرهەمەکانی پێشم زیاتر گۆرانی با بڵێن ئارام و بڵێن کلاسیک بۆ، بەڵام ئەو بەرهەمە زیاتر بەرهەمێکی گشتە خۆشە بۆ هەڵپەڕکێ دەبێت. دەکرێت بڵێم یەکەم بەرهەمی منە کە بۆ هەڵپەڕکێ تۆمارم کردووە. زیاوازەکە لەوەدایە دوێ ئەوەش بەڕاستی کلیپەکەش کلیپێکی زۆر تایبەتیە لە سروشتی جوانی کوردستان دیارە لە سەرگەڵ و لە بەرگەپان لەو شوانە کلیپەکەمان کردووە کە بەڕاستی زۆر تایبەتی و زۆر جوانە لای خۆم لای بینەرانش کەوەندی جۆم لێ بۆتەوە و پەیامان داوەتەوە پیان خۆش بۆ و زۆر تایبەتە. بەڵام لەگەڵ ئەوەدا پێم خۆشە باز لە سەشتی تریش بکەم کە من سوار بەرهەمی تریشەیە لەو سوار بەرهەمەکە کاک ناسیر ڕەزازی هونەرمەندی گەورەی کورد کە دیارە سابینەری بەرنامەکەشە سڵام بۆ هەیە و چای ماز دەکەم. چوار بەرهەمی تریشی بۆ داوامێ و بەرهەمەکان سیان ئامادەن. دوانیان کلیپی بۆ کراوە، یەکیان لە کوردستان کلیپم بۆ کردو، یەکیشیان هەر پێرێ لە نەرویج لە ئۆسلۆ کلیپەکەمان بۆ کرد. ئیتر ئەوانیش تەواو دەبن. لەگەڵەوەدا بەرهەمێکی تریشە کە ئاوازی خۆمە شاعری خۆشەویست کاکاربین شێخ سەلامە. ئیتر ئەو بەرهەمانەشان بە پێی کات هەوڵ دەم کە ئەوانیش تەواو بکەم و بڵاوێنکەینەوە. هیوادارین بە زووترین کات ئەو بەرهەمانەی دیکەشت بڵاو بکەیتەوە و کاریان لەسەر بکەیت و پاشان بڵاوی کەیت و ئێمەش بیبینین. پەیوەندێکی زۆر باشت لەگەڵ هونەرمەندی گەورە هونەرمەند ناسیر ڕەزازی هەیە. باسێکی ئەو پەیوەندیەمان بۆ بکەی کاک سامان. بەڵێ دیارم پێشتی لە بەرنامەتیش باسم کردەوە کاک ناسیر ڕەزازی بۆ من وەکو کەسێکی زۆر نزیکە، جا ناوی باوک بنێم، ناوی هاوڕێ بنێم، ناوی مام بنێم، نازانم چ ناوێکی لێ بنێم، بەڵام پەیوەندێکی زۆر نزیکمان هەیە. ئیتر من دیارە لە منداڵیەوە بەهۆی کە باوکم و کاک ناسیرەوە پێشمەرگە بوون و هاوڕەیەکی کۆن بوون و هاوڕەیەکی نزیک بوون لەگەڵێک. منیشە لە منداڵیەوە کاک ناسیر دەناسم و ئەو هاوڕێیەتی باوکمان ئێستا بۆ سوڕاوەتەوە بین هاتوودە لای من. ئیتر ئەو پەیوەندی خۆشەمان بەڵێ هەیە. کاک ناسیر لە بواری هونەریشەوە لە پشتمە و بە تایبەتی دوای ئەو گۆرانەی کە لەگەڵ کاک ناسیرەیەکەوە تۆمارمان کرد و خۆڵی گۆرانەکەمان کلیپشمان بۆ کرد گۆرانی دێوانە خۆم. دوای ئەوە کاک ناسیر بڕیاریدا کە لە کار هونەرەکاندا لە پشتم بێ و هاوکارم بێ لە کارەکاندا تا ئێستاژی تێژوای کردووە هەرکوتمەوە چوار گۆرانی چوار ئاوازی بۆ داناوم. ئاوازێکی دیری شەویش قەرارە ئیتر ئەوش ئامادە دەکا. بەگشتی کاک ناسیر پەیوەندێکی خۆشمان هەیە، پەیوەندێکی بنەماڵەیەمان هەیە و شانازی دەکەم بۆ پەیوەندیەوە بۆ
وەی کە کاک ناسرم هەیە. دەست خۆش بە کاک سامان دوێتێکتان هەموو بەیەکەوە لەگەڵ هونەرمەند ناسری ڕزازی نیازتان نییە جگەلەوەی کە هونەرمەند ناسری ڕزازی کە هاوکارتە بێ لە کارە هونەریەکانە ئاواز بۆ هەندێک لە گۆرانیەکانت دائانێت بەیەکەوە دوێتی ترتان هەبێت؟ بە خۆشحاڵیەوە بەڵام بەڕاستی کاک ناسریش ئیتر منداڵم پیر بووە لای من هەر گەنجە و هەر سمبلی بەڕاستی هونەری کوردیە. بەس کاک ناسریتی تەمەنەکەشی ڕەنگە ئەو تااقەتی نەما بێ وەکو ساڵان و کوزاران، بەڵام بە دڵنیایەوە ئەگەر بکرێیان نازانم ئێستا نازانم شتێک بڵم بەڵکو بکرێ و بەڵام ئێستاوەکو بەڵێنی یانوەکو خەولێک بدەم نازان ناتوانم شتێک بڵم، بەڵام ئەگەر کرا بە دڵنیایەوە بڵاوی دەکەینەوە و منیش پێم خۆشە. بەڵێ دەستی خۆش بێت کاک سامان، کار و بەرهەمی زۆر باشت هەیە لە ڕابردووە لە ئێستا شەهر بەردەوامیت، بەڵام دەرکەوتن لە میدیاکانەوە زۆر کەمە. هۆکاری چیە کاک سامان؟ کاگرەوەجا من لە دەروی وڵات دەژیم، لە دەروی وڵاتیش بژی ئەو ئیمکانەت کەمە. من چونکە لە نەرویز دەژیم و بمەوێت لە بەرنامەکان لە کەناڵەکان بتوانم بەشدار بم، دەبێت لە کوردستان بم، دەنا بەو شێوەیە کە ئێستا هەیە توانین بەشدار بم. هۆکارەکەش ئەوەیە ئیتر کە دێشمەوە کوردستان بەڕاستی کاتەکەم زۆر کەمە، دەکرێت بڵام ئەو هۆکار بۆ دەنا لە خزمەتدام و هەموو کاتێک پێم خۆشە کە بتوانم خزمەتێک منداڵە هونەرمەندم، بەڵام من عاشقی هونەرم، لەوەشدا هەشتێک لە بەمە بکرێ و بتوانم لە خزمەتدام و دەشیکەم و هیوادارم کە نەتەوەکەشم بەدڵی بێ و لێ ڕازی بێ. بەڵێ کاک سامان بەرزت باس لەوە کرد کە لە دەرەوەیت کارکردن لە هونەرە، کاری هونەری و بەرهەمی هونەری لە دەرەوە خۆشترە، ئاسانترە یان لە ناو کوردستانە؟ بە دڵنیاییەوە لە ناو کوردستان. لە کوردستان ئاسانکاری زۆر زیاترە، چونکە لە ئەوروپا ژیان بەڕاستی سەختە، هەمومان ئیش دەکەین، هەمومان بە ئیش و مەشغوڵین، بەمنەوە بگرێت تا ژەنیار و تا ئیتر خەڵک لێرە بەڕاستی مەشغوڵی ئیشە، ئەو توانە ئەمکانە نییە. لەگەڵ ئەوەژە باری ئابوووریەکەش ئەو مەجالت پێنادا، چونکە بەڕاستی لێرە گرانترە، زۆر گرانترە. ناڵم ژەنیاری باش نە ژەنیاری باشیش هەیە، وەکو نمونە ئێستا کە باسم کرد دیارکەریم کە یەکێک لە باشترین ژەنیارەکانە کە کارەکانم تا چەند کارم لەگەڵ ئەو بۆ بەڕاستی نمونە بۆ. ئیتر بەڵام لە کوردستان ژەنیار زۆر زیاترە، ئیمکانە زۆر زیاترە. زۆر باشە، نیازت نییە کاک سامان بگەڕێتەوە کوردستان و ئەو بەرهەمانەی باست کرد کە پلانت هەیە 4 بەرهەم 5 بەرهەمە بەرهەمەکانی داهاتوت لە کوردستان کاریان لەسەر بکەیت، لە کوردستان ڤیدیۆ کلیپیان بۆ بکەیت؟ بەدڵنیاییەوە پێم خۆشە، بەڵام هەروکتم بواری ژیانیش دەبێت ئیمکانت پێ بدات، چونکە من هەروکتم لێرە ژیان دەکەم، ژیانم لێرەیە، من بخۆم تەنیاش نیم، ئیتر منداڵ و بنەماڵەش ئەوەش بۆ خۆی هۆکارێکە کە تۆ ڕەنگە ئەو ئازادە نێبێ کە کەسێک بە تەنیا بەس خۆی بێ ڕەنگە زۆر ئازاد بێ، بەڵام کە تۆ خاوەنی منداڵ بووی و ئیتر خاوخێزان ئیتر ڕەنگە زۆر ئاسان نەبێ ئەو هاتی سوێ، بەڵام بەدڵنیایەوە من پێم خۆشە. بەڵام یەک ڕاستیشەیە کە ئەگەر سپۆنسێریش نەبێ بەڕاستی زۆر زەحمەتە، یعنی سپۆنسێری نەبێ و هیچ کەسێک هاوکارم نەبێ، من بە تەنیا ڕەنگە نەتوانم ئەو هەموویە بکەم. بەڵام بۆی کە یاساش کردومە بەڕاستی بە هاوکاری برادران و هاوڕێیان کە لێرەدا جێی خۆیەتی دەستخۆشی لە هونەرمەند کۆسرەد ڕەسوڵ کەم، هونەرمەندی شاعرانێک کە ئێویش کە دێمەوە کوردستان بەڕاستی لە پشتمە و لە کارەکاندا هاوکارمە و یەکێک لە کارەکانی کاک ناسریش کە ئاوازێکی گەڕیانە ئەو خەریکە ئیشی بۆ دەکات. ئیتر هیوادارم بتوانم بێم، من بۆ خۆم بەدڵ پێم خۆشە، بەڵام هەروکتم کۆمەڵک شتێ بواری ئابووری ژیان سیستەم هەمووانە دەور دەبینە کە بتوانم ئەو کارە بکەم، بەڵام بەو زوانە نازانم جارە بۆ زوانەی شتێکم لە خیاڵدانێ ئیتر مەگەر شتێک بێتە پێش. هیوادارین بە زووترین کات بتبینین لە کوردستان. خۆشەویستێکی زۆرە بۆ کوردستان و بۆ هونەری کوردی هەیە، مناڵەکانیشت بە هەمان شێوە ئەو خۆشەویستیان بۆ هونەری کوردی هەیە؟ بەڵێ بێگومان دیارە ئەمە بابڕین بەجەستە لێرم، بەڵام بەڕوو هەموو کاتێک لە کوردستانم، ینی کاتێکە دەڕۆم لە ڕێگا لە ئیش، ینی بەردەوام بە خەیاڵ لە کوردستانم، بەڵامی تر تەنیا بەجەستە لێرم، بڕوحم لە کوردستانە. بەدڵنیاییشەوە منداڵەکانیش شانازی بە کورتبوونی خوانەوە دەکەن، ینی کورپەروەرن، زمانی کوردی کە لێرە لە کاتێکدا لێرە دایکبووم، بەڵام زمانی کوردی زۆر باش قسە دەکەن و کوردی دەزان و لەسەر کوردستانیش بەشی خۆیان شارەزای خۆیان هەیە و ئیتر بەدڵنیاییەوە
منی شاوکارم چونکە ئەوانەوەی دوا ڕۆژن ئەوانە دەبێتتر بتوانن ببن بەشت بۆ کوردستان. دەست خۆش بێت کاک سامان لە کۆتاییە هەر هونەرمەندێک خەون و ئامانجی تایبەتی خۆی هەیە کار لەسەر هونەرەکەی کات بۆی بگات بە خەون و ئامانجەکانی خەونی هوەری یان ئامانجی هوەری سامان بەکرد چییە؟ کاک سامان هەر هونەرمەندێک خەون و ئامانجێکی تایبەت بەخۆی هەیە لە هونەرەکەیە کاری لەسەرکات خەون و ئامانجی هونەرمەند سامان بەکرد چییە؟ هۆنی من تەنیا ئەوەیە بتوانم بەرهەمەکانم بگاتە ئەو ئاستا لە ئاستێکدا بێکە میلەتەکەم بەدڵی بێ. خەونی من ئەوەیە کە بەرهەمەکانم گۆرانەکانم لەگەڵ خەمی خەڵک بێ لەگەڵ دڵی ئاشخان بێ خۆشەویستان بێ. ینی تەنیا ئەوەیە من بتوانم خزمەتی نەتەوەکەم کەمجا ڕەنگە ئێستا پێشمەرگەیە بتوانێت بەچەک لە شان لە مەیدانی شەڕ بیکە بەڵام ژیانی من کە لە ئەوروپای سالێرم هەوڵدەم بە هونەرەکەم بتوانم خزمەتێکی باشی هونەری کوردی بکەم و ئیتر خەونەکەم بۆیە کە بتوانم سەرکەوتوو بم لە هونەرەکەمدا. هەمیشە سەرکەوتوو بیت هەمیشە لەرساق بیت بە هیوای کاری باشتر و بەرهەمی باشتر بە هیواین کە بە زووترین کاتیش لە کوردستان بتبینینەوە کاک سامان زۆر خۆشحاڵ بووین. سوپاس کە چاوپێکەوتنەکەی ئێمەت بۆم ئێوارەیە قبول کرد. سوپاس بۆ کاتی کە بە ئێمەت بەخشی. زۆر سوپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ سوپاس بۆ ئێوە. دووبارە سوپاس بۆ تۆ کاک سامان زۆر خۆشحاڵ بووین.